دوو هاتم ئەو شەکوایە بکەم هەدەفی من تەنها وەکو مافی هاوڵاتی خۆم نییە هەدەفی من زیاتر لەوەی گۆڕانکاری لەو عەقڵیەتە بکەین کە ئەو مەنزومەی تێدا پەروەردەکرایە بە جۆرێک کە ینی سەربازێک تێدا بەو جۆرەی پەروەردە بکرێت کە پێشێلکاری مافی مرۆڤ بکە پێشێلکاری مافی ئینسانێ بکە مەترسی بخاتە سەرجانەی و ئەو زابطانەش محاکەمە بکرێن کە ئەمریان بەو سەربازە کردووە کە بەو جۆرە تەسەڕف لەگەڵ خەڵکەکە بکەن. ئەمڕۆ لەسەر سوپای عێراقی شەکوامان تەقدیم کرد لە هەمان کاتا ئێمە فەخر بۆ سوپایەوەکەین چونکە ئەوان لە گەبرانی پێشمەرگە ئێمەیان پاراز لە هەموو دەستی دەرەچی و داعش و هەموو نەهامەتەکان. بەڵام ئەگەر بینە سەر دەستور لە دەستورە هاتووە سوپا ئیشی چییە؟ ئیشی پارێزگاریە لە دەستی دەرەچی حدودەکانمان بۆ بپارێزیە نەک بێ چما تعدا بکەی لە فەلاح نەوەرەقەیەکی ڕسمی پێنێ هیچ شتێک. ئەمڕۆ ئێمە سکاڵاکەمان تۆمار کرد داوامان کرد یاسا سەروەر بێت و بالفعل محکەمە و یاسا سەروەرە ئەکیدمانە ڕێڕەوی خۆیەگرێت و شەکواکەشمان بە ڕێڕەوی خۆی ڕا لەگە برای بەڕێزیشم ئەم شەکوایمان کردووە کاک محەممەد فاتح بەرزنجی ئەو نوێنەری پارتیە منی یوسف شوانی نوێنەری یەکێتیم ئەمە وەک نەتەوەی وەرمانگرتووە و لە بە کاک محەممەدیشمان وت کە مووەکلمانە وتمانە تا دادڵۆپی خوێمان ئێمە متابعەم داوایەکەین زۆر بەجددیش. بەڵێ کێشەی زەویزار لە سەرتاسەری کەرکووک بە چەند قەراراتێکی مەجلیسقیادە سەرۆ و قەرارەکانی لیزنەی شوون شیمال هەمووی دەستی بەسەرداگرا بوو لە سەردەمی ڕژێمی پێشوو. خۆشبەختانە لە 21 یاسای ژمارە 2025 لە ئەنجومەنی نوێنەران پەسەند کرا کە تایبەتە بە هەڵوەشانەوەی قەرارەکانی مەجلیسقیادە سەورە. ئەمە هیوادارین ئەو قانونا ئەو یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی کێشەی زەویزار لە کەرکووکە کۆتایی پێبێ و هەروەها بڕیاری 29 2012 ئامانەی عامی مەجلیس وزەرا ئەوەش تایبەتە بە زەویە ئیتفاقان ئەوەش بەشێکی زۆر لە زەویە کشتتوکالەکانی کەرکووک دەگرێتەوە ئەو شیوادارین بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆەوەی کێشە زەویزار کۆتایی پێبێ چونکە کێشەکان وا چەند ساڵێکە بەردەوامی هەیە هەر ڕۆژە و لە شوێنە کێشە هەڵەدا و بەداخەوە سوپاش لەم نێوەندە لایەنگری مکەونیەکە کاودش بە پێکاتەیەکی تر دەوستێتەوە وەکو ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە گوندی شناغە ڕوویدا بەداخەوە و هیوادارین یا هەموو پابند بن بە دستور و بە یاساوە و کێشەکان چارەسەر بکرێ بە پێی ئەو یاسایی کە دەرچووە لە ئەنجومەنی نوێنەران.